بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕە 8 لاپەڕە 8 دەربارەی هێزەکان. لێرە 3 زاراوەی گرنگ پێویستە فێر بم هێز و توان و بنچینە یان بنکە یان بناغە. هێز مانای چییە؟ بۆ وێنە ئەگەرە من بنووسم 3 جاران 3 جاران 3 جاران 3 دەکاتە ڕەنگە لێرە 4 جار نووسیم 3 تۆزێک جێم هەبی، بەڵام ئەگەر بۆ وێنە 10 جار بنووسم 3 ڕەنگە جێم نەبی، کاتەکی زۆریشی پێویست بی هەتا ئەوەندە جارە بنووسم جاران 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 3 3 3 لەبەر هەندێ ڕێیەکی دیکە هەیە ئەو هەموو ژمارانەی پێ بنووسم ئەویش ئەوەیە تەمەشا دەکەم کامە ژمارە دووبارە بوویتەوە ژمارە 3 کەواتە دەنووسم 3 ئەوجە دەژمێرم چەند جار 1 جار 2 جار 3 جار 4 جار کەواتە لەسەرەوەی سێیەکەی بە زۆر بە وردی بە گچکەتر دەنووسم 4 دەیخینمەوە 3 توان 4 یان 3 هێزی 4 بۆ هێزی 4 کەواتە ئەو سێە بنچینەکەیە یان بناغەکەیە و ئەو 4ەش چەند جار سێیەکە دووبارە بوویتەوە لە کاتی جاران، تەنیا لە کاتی جاران، نەک لە کاتی کۆ یان دابەش یان کەم یان شتیوە، تەنیا و تەنیا لە کاتی جاران، لە کاتی کەڕەت، لە کاتی لێکدان. ئەوەیە هێز، چارەکە هێزە لێرە یان توان لێرە 2 چەند جار دووبارە بوویتەوە 4 جار واتە 2 جاران 2 جاران 2 جاران 2 دەکاتە چەند ئەگەر بمەوێ ئەژمێری بکەم 2 جاران 2 4 4 جاران 2 8 8 جاران 2 دەکا 16 ئەگەر لێم داواکرا ئەژمێری بکەم دەنووسم یەکسانە بە 16 ئەگەر لێم داواکرا بنچینەکە چەندە لێرە بنچینەکە 2 توانەکە 4 ئەوە هەر ئەوەندەیە هێزەکان و توان و بنچینە. دەیخینمەوە 2 توان 4 یان هێزی 4ەم بۆ ژمارە 2 هەمان شتە هێزەکە 4 لێرە 5 توان 2 واتە 5 جاران 5 واتە دەکاتە 25 زۆر بە ئاسانی 2 توان 6 واتە 2 جاران 2 6 جار ئەو هاوەچ لێرە دەبینن 1 جار 2 جار 3 جار 4 جار 5 جار 6 جار دەکاتە 64 هەندێک ڕێسا و یاسا هەیە لۆ توانەکان. یەک لەوانە کە زۆر گرنگە ئەگەر ئەمن ژمارەکم هەبوو هیچ توانەکی لەسەر نەبوو واتە ئەو ژمارەیە توان یەکە، توان یەک چ بنووسم توان یەک چ هیچ نەنووسم هەر یەک شتە واتە هەر ژمارەک توانی یەک بوو دەکا ژمارەکە خۆی 6 توان یەک 6 11 توان یەک 11 و 1000 توان یەک 1000. ڕێسایەکی دیکەش هەیە ئەویش ئەوەیە هەر ژمارەک توانی 0 بوو ئەوە زۆر زۆر گرنگە دەکاتە یەک بێجگە لە 0 هیچ کاتێک نابی توانی 0 بی ئەوە نازانی دەکاتە چەند هێشتا دیار نییە.
کەواتە هیچ کاتێک نابی بنووسین 0 توان 0 بەڵام ژمارەکان هەمووی دەتوانین توان 0 بکەین هەر چبی ژمارەکە هەر دەکاتە 1 واتە 1000 توان 0 دەکا 1 10 توان 0 دەکا 1 19 توان 0 دەکا 1 ب توان 0 دەکا 1 هەر وشەک هەر شتێک هەر پیتێک توان 0 هەر دەکا 1 کەواتە ئێستا ئەو ڕێسا و یاسایانە هەنا 0 توانی 0 ناتوانین بنووسین چونکە هێشتا پێناسە نەکراوە ئەگەر لە تاقیکردنەوە نووسراوە 0 توان 0 ئەوە هەڵەکی گەورەیان کردیە هێشتا پێناسە نەکرایە هێشتا نازانین 0 توان 0 دەکاتە چەند کەواتە لێرە گرنگترین شت هێز توان و بنچینە بچمە لای لاپەڕەکەی دیکە ئەو لاپەڕە چەند بوو لاپەڕە 8 ئێستا لاپەڕە 9 هەندێک جار ژمارەکمان هەیە دەبی وەکو توان بینووسین هەرێکە لەو ژمارانە بە بەکارهێنانی بنچینە پێدراوەکە بنووسە واتە لێرە نووسرایە ژمارە 49 بنووسە ئەگەر بنچینەکەی 7 بوو واتە 7 توانی چ بکەم دەبی بکاتە 49 ئەگەر 7 توانی 0 بکەم دەکاتە 1 نابیتە 49 کەواتە 0 نابی ئەگەر 7 توانی 1 بکەم هەر دەکاتە 7 ئەوەش نابی کەواتە 1 بە 1 7 توانی 2 دەکەم ئەو کات دەکاتە 7 جاران 7 دەکاتە 49 واتە دەتوانم بنووسم 49 یەکسانە بە 7 جاران 7 لە جیاتی 7 جاران 7 وەکو هێزدەی نووسم 49 یەکسانە بە 7 توان دوواتە 7ەکە 2 جار دووبارە بوویتەوە هەشتاویەکی کو دەنووسم وەکو بنچینەکەی سێبی هەشتاویەک یەکسانە بە 3 جاران 3 جاران 3 جاران 3 واتە 3 توانی 4 چ بنووسم هەشتاویەک چ بنووسم 3 توان 4 چ بنووسم 3 جاران 3 4 جار هەر یەک شتە لێرە باسی نمونەی 3 ناکەم یەکسەر دەچمە لای بیر بکەوە و تاو تۆی بکە دیاری بکە پەیوەندی نێوان 3 توان 5 و 3 توان 6 ئەوە گرنگە 3 توان 5 واتە 3 3 5 3 3 و 3 بزانم دەکاتە چەند دەبوایە بە ڕەنگەشکە بنووسم هەتا دیاربی ئێستا لێکیان دەدەمەوە بزانم پەیوەندیەکە چییە 3 توان 5 دەکاتە 3 جارانی خۆی 5 جار ئەو جەبا ئێستا ئەژمێر بکەم 3 جاران 3 دەکا 9 زوو بنووسم 9 لێرە ئەو 3 جاران 3 دەکا 9 واتە 9 جاران 9 جارێ ئەو 3 لێگەڕێم 9 جاران 9 دەکا 81 ئەو جاران 3 81 جاران 3 دەکا چەند لێرانە بە ئەمن 81 جاران 3 یەکسانە بە چەند 1 جاران 3 3 3 جاران 8 24 کەواتە 3 توان 5 کردیا 243 کەواتە 3 توان 5 کردیا 243 ئەدی 3 توان 6 دەکاتە چەند واتە جاران دیسان جارانی 3 جارە چیریکەش واتە 3 جارانی خۆی 6 جار ئەو جارەی لە جیاتی 5 جار
6 جار دیسان سێ لێرە کەواتە 243 ئەمن دەبی جارانی سێ بکەم 3 جاران سێ 9 3 جاران 4 12 3 جاران 2 6 یەکیش 7 کەواتە ئەمن ئێستا گەیشتمە ئەو دەرەنجامەی کە 3 جار توان 5 دەکاتە 243 و 3 توان 6 دەکاتە 729 جیهەوازیەکی گەلک گەورە هەیە لە مابەینی 234 و 729 بەڵام بە چاو کە نووسیمان 3 توان 5 و 3 توان 6 وەکو ئەوەی وایە تەنیا 5 بوویتە 6 بە یەک زیاد بووە بەڵام بەخۆی زیادبوونەکە سێ ئەوەندەیە چونکە ئەو ژمارەیە سێ جار گەورەترە بەقەد ئەو ژمارەی چونکە کە سێم هینا جارانی 243 کرد کردیە 729 کەواتە توان کە گەورە دەبی گەورە بوونەکە یەجگار زۆرە هەندێک جار سێ ئەوەندەیە یان 2 ئەوەندەیە و 4 ئەوەندەیە و 10 ئەوەندەیە و 5 ئەوەندەیە و 1000 ئەوەندەیە بە گوێرەی بنچینەکە ئەگەر بنچینەکە سێ بوو توانەکە هەر توانەکە ئەگەر یەک جار گەورە بوو ژمارەکە هەمووی سێ جار گەورە دەبی ئەگەر بۆ وێنە بنچینەکە 4 بوو بۆ وێنە 4 توان 2 و 4 توان 3 جیاوازیەکەی 4 توان 3 4 جار گەورەترە لە 4 توان 2 ئەوایە پەیوەندی لە مابەینی هێزەکان کەواتە ئێستا پەیوەندیەکەمان دیاری کرد ئەو توانەی بەکاری دێنی لەگەڵ بنچینە 8 بۆ بەدەستکەوتنی 64 واتە ئەمن ئەگەر ژمارە هەشتم هەبوو بمەوێ 64م دەستکەوی ئایا ئەو هەشتا توان چەندی بکەم باشە بۆ وێنە ئەمن ئەگەر تاقی دەکەمەوە ئەگەر توان یەکی بکەم نابی دەکاتە 8 ئەگەر توان 2 بکەم دەکا 8 جاران 8 دەکا 64 واتە توانی 2 دەکەم واتە 8 جاران 8 کەواتە هەمیشە دەست پێ دەکەم بە 1 بە 2 بە 3 بزانم کامەی ڕاست دەردەچی وەڵامی ئەو پرسیارەی 8 توانی 2 دەکەم پرسیاری ژمارە 3 ڕوون بکەوە بۆچی ئەو ژمارەی توانایەکەی بریتیە لە 1 یەکسانە بەخۆی چونکە ئەگەر توانەکە 1 بوو بۆ وێنە 10 توان 1 هەر دەکات 10 چونکە واتە 10 جارانی خۆی تەنیا هەر 1 جار واتە هەر 10 نەک جارانی خۆی 2 جار 1 دەم هەیە و تەواو هەر ئەوەیە مەبەستەکە 10 توان 1 و 10 هەر 1 شتە بەڵام 10 توان 0 یەکسانە بە 1 هەموو ژمارەک توان 0 دەکاتە 1 ئەو لاپەڕەیەش تەواو بوو دەتوانم تەماشایەکی لاپەڕەکەی پاشی ئەو لاپەڕەیە بکەم دەربارەی هەندێک ڕاهێنان بزانم چەند دەتوانم ئەو پرسیارانە شیکارکەم لێرە ڕەنگە ئەمن یەکسەر دەست پێ بکەم بە پرسیاری 31 ڕەنگە با تۆزەکی تەماشاکەم بزانم چییە پرسیارەکان لێرە پرسیاری ژمارە 1
دوو توان پێنج واتە دوو جارانی خۆی پێنجار. دوو جاران دوو جاران دوو جاران دوو پێنجار. ئەوە هەر هیچ نەبی بە بژمێریش دەتوانین بەدەستی بینین کە دەکاتە دوو جاران دوو جاران دوو جاران دوو جاران دوو. یان دەنووسینەوە یان یەکسەر جاران دوو، دوو جاران دوو چار، چار جاران دوو هەشت، هەشت جاران دوو شازدە، شازدە جاران دووش دەکاتە 32 کەواتە 32. سێ توان سێ واتە سێ جاران سێ جاران سێ دەکات 27. شەشیش توان دوو دەکاتە 36. ئەوانە ئاسان بوون زۆر. لێرە هەر یەک لەو ژمارانە بنووسە بە بەکارهێنانی بنچینەی پێدرا و بزانە توانەکەی چەندە. ئەگەرە من بنچینەکەم بۆ وێنە سێ بوو کو 27م بەدەست دەکەوی. ئەو سێی توانی چ بکەم؟ بێگومان توانی سێی دەکەم، چونکە ئەمن ئەگەر سێی توانی دووی بکەم دەکات 9، توانی سێی دەکەم دەبیتە 27. لێرە ئەگەرە من دەم هەبوو کوبی کەمە 100 زۆر زۆر ئاسانە دا. تەمەشا دەکەم تەنیا لێرە سفرەکان دەژمێرم. دوو سفرم هەیە واتە داتوان دوو، سێ سفرم هەبی واتە داتوان سێ، چار سفرم هەبی واتە داتوان چوار. دا زۆر 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 ئاسانە. پرسیاری سێ چیتەڵ ناکەم، دێمە لای پرسیاری ڕاهێنانی ئازاد. لێرە واتە 11 جاران 11 121. لێرە واتە سێ جارانی خۆی 5 سێ جاران سێ جاران سێ جاران سێ جاران سێ 5. سێ جاران سێ 9 9 جاران 9 81 81 جاران سێ وەکو گۆتمان کردیە 243 وابزانم 243 بوو. هەروەها ڕاهێنانەکانی دی خوێندکاری ژیر ئەگەر هەر هەستت کرد ئاسان نییە دەتوانانی بژمێر بەکاربینی. لێرە یەک توان سفر دەکا یەک، پێنج توان یەک هەر پێنج، دا توان یەک هەر سی توان یەک هەر سی. دێمە لای هەر یەکە لەو ژمارانە بنووسە بە بەکارهێنانی بنچینەی دیاری کراو توانەکەشی دیاری بکە. ئەگەر بنچینەکە 9 بوو 9 توان چەند دەبیتە 81 بێگومان 9 توان 2. ئەگەر بنچینەکە 7 بوو کو دەبیتە 1 ئەوە زۆر گرنگە 7 توان 0 دەبیتە 1 یەکسانە بە 1. ئەگەر بنچینەکەم 40 بوو کو دەیکەمە 1600 واتە چونکە 2 سفرە واتە توان 2 چونکە 40 جاران 40 دەبیتە 1600. ئەگەر بنچینەکەم 4 بوو کو دەیکەمە 4 توانی 1 توانی 1. ئەگەر بنچینەکەم 2 بوو کو دەیکەمە 32 توانی چەندی بکەم توانی 5 دەکەم. ئەگەر بنچینەکە 50 بوو کو دەیکەمە 2500 2 سفرە واتە توانی 2. بنچینەکەم 4 بوو کو دەیکەمە 64 توانی 3 چونکە 4 جاران 4 16 16 جاران 4 64. ئەوە تۆزێک ئاسان نییە یەکسەر بزانم 128 بەڵام ڕەنگە توانی چەندی بکەم توانی هیچ توانی 5 بکەم توانی 6 بکەم ڕەنگە ببیتە 128 با بزانم
دوو دوو ئۆ دوو 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 جاران دوو چار چار جاران دوو هەشت هەشت جاران دوو شازدە شازدە جاران دوو سی و دوو سی و دوو جاران دوو شەست و چار شەست و چار جاران دوو سەد و بیست و هەشت واتە چەند جار یەک جار دوو جار سێ جار چار جار پێنج جار شەش جار حەفت جار بزانم ڕاستە بزانم ڕاستە یان ڕاست نییە دوو توان حەفت دوو توان حەفت سەد و بیست و هەشت ڕاستە دوو توان حەفتی دەکەم دەکاتە سەد و بیست و هەشت سەد هەزار لێرە دەژمێرم سفرەکان پێنجە کەواتە لێرە یەکسەر دا توان پێنج واتە دا جاراندا 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 پێنج جار ئەو توانەواتە چەند جار هەر ئەوەندەیە چەند جار پرسیاری ژمارە 31 هەز دەکەم گرنگە لە دەستپێکی یاریەکدا کاوە یەک خاڵی تۆمار کرد لە پاشان خاڵەکانی زیادی کرد بە 3 ئەوەندە لە هەر خولێک ئایا سەرجەمی خاڵەکانی چەندە دوای 4 خول دوای 4 خول سەرجەمی خاڵەکانی چەندە یەکەم جاریش یەک خاڵی هەبوو بزانم دەتوانم ئەو پرسیارەی چاکەم یان ناتوانم گوتمان یەکەم جار یەک خاڵی هەبوو دوایە 3 ئەوەندە زیادی کرد 3 ئەوەندە ئەوە خولی یەکەم یەک خاڵ خولی دووەم واتە 3 بووە یەک جاران 3 یەک جاران 3 ئەوەندە لە خولی سێەم بووە لێرە یەک لێرە بووە 3 لە ئەوە خولی یەکەم ئێرەش خولی دووەم لە خولی سێەم ئەو سێی دەینم جارانی 3 دەکەم چونکە 3 ئەوەندە زیاد دەبیتە 9 ئەوە خولی سێەم هەرچەندە سێەمم باش نەنووسی خولی سێەم لە خولی چارەم ئەو نوێی دەینم جارانی 3 دەکەم دەکاتە 27 ئەوە خولی چوارەم ئێستا خولەکان هەموو کۆ دەکەمەوە ئەو یەکە لەگەڵ ئەو سێە لەگەڵ ئەو نوێە لەگەڵ ئەو 27 بەڵام ئەمن دەمتوانی بە شێوەیەکی جوانتر بنووسم چونکە 3 ئەوەندە زیاد دەبی کەواتە ئەمن دەمتوانی ئاوها بنووسم خولی یەکەم بنووسم 3 توان 0 چونکە دەکاتە یەک خولی دووەم بنووسم 3 توان 1 خولی سێم بنووسم 3 توان 2 خولی چوارەمیش بنووسم 3 توان 3 ئەوجا ئێستا هەر یەک شتە دەتوانم ئەو ژمارانە کۆ بکەمەوە ئەوە جوانترە ئەو نووسینە چونکە 3 جار کەواتە 1 و 3 کە کۆی دەکەمەوە دەکات 4 چاریش کە کۆی دەکەمەوە لەگەڵ 9 لێرە ئەگەر هزری بەکاربینم کەواتە ئەم دەمتوانی ئەو یەکەی ببەستمەوە بەو نوێی دەکاتە 10 ئەو سێش ببەستمەوە بەو 27ی دەکاتە 30 واتە دەکاتە 40 سەرجەمی خاڵەکان لە هەر 4 خولەکە دەکاتە 40 ئەوە ئاسانترە ئەو جۆرە سەرجەمە یەکسانە بە 40 ئەو پرسیارە گرنگ بووە ئەو جۆرە پرسیارانە گرنگن بزانین 3 ئەوەندە و 2 ئەوەندە و 4 ئەوەندە مانای چییە ئەوە بە بەکارهێنانی هێزەکانمان بەکارهێنا کەواتە 3 توان 0 دەکاتە 1 نابێ بنووسم 1 دوایە خولی دووەم 3 توان 1 و 3 توان 2
سێ توان سێ ئەوجا کۆیان دەکەمەوە. دێ مالای ڕاهێنان و شیکاری پرسیارەکان بۆ نواندنی هەر ژمارەیەک بە بەکارهێنانی هێزەکان دوو ڕێ بڵێ. ئەوەش گرنگە زۆر زۆر زۆر، چونکە دوو ڕێ هەیە. دوو ڕێ هەیە بنووسم 81. با بچم لە جەیەکی تکە بنووسم 81. یەکەم جار ڕێ یەکەم کە زۆر ئاسانە دەنووسم 9 توان 2. ڕێی دووەم تەمەشا دەکەم ئەو نۆیەش دەتوانم وەکو هێز بنووسم، کەواتە نۆیەکە دەیکەمە 3 توان 3 توان 2. بەخۆشم توان دووم هەیە، کەواتە دەبیتە 3 توان 4. ئەو جە دەکاتە 81 هەر یەک شتە. کەواتە ئەگەر 9 توان 2 بوو، نیوەی نۆی دەبی توان 2 ئەوەن دەبی توان 4 بی. ئەوە زۆر زۆر گرنگە ئەو تێبینیە. بە دوو ڕێی دەتوانم بینووسم، یان دوو جاران 9 دەکا 81، یان 9 جاران 9 ببورن 9 جاران 9 دەکا 81، یان 3 جاران 3 جاران 3 و جاران 3 دەکا 81. چونکە لێرەش هەر دەکا 9 جاران 9. کەواتە توان بە دوو جۆر بە دوو ڕێی نووسیمان 81. 16 کو بە دوو ڕێی بنووسم، یان دەنووسم 4 توان 4 جاران 4 16 4 توان 2، یان ئەو چارەش وەکو توان دەنووسم، چاریش دەکات 2 توان 2، کەواتە 2 توان 4یش هەر دەکا 16، چونکە 2 جاران 2 جاران 2 جاران 2 هەر دەکا 16. 64 کو دەتوانم بنووسم، دەتوانم بینووسم وەکو 8 توانی 2، هەشتەکەش دەتوانم بنووسم 2 توانی 3، کەواتە هەشتیش وەکو 2 توان 3، 3 جاران 2ش دەکا 6، واتە 2 توان 6 دەبی بکاتە 64. بزانم ڕاستە. ئەدی 729 کو بنووسم، توان چەند؟ 729 ئەگەر بە بیرمان بێ کردبوویە لێرانە، بزانم دەتوانم ببینمەوە 3 توان 6 بووە، بزانم لێرانە باسمان کرد. حەفسەد و بیست و نۆمان باس کرد کە 3 توان 6 کردیە 729. با لێرە بنووسمەوە 3 توان 6. بێگومان 729 ئاسان نییە، خوێندکاری ژیر ناچارین ڕەنگە بژمێر بەکاربێنین. 3 توان 6 لە جیاتی بنووسم 3 توان 6، ئەوەی ڕاستی بی دەتوانم بنووسم 9 توان 3، بزانم هەر دەکاتە 729 یان نا. کو زانیم 3 توان 6 و ئەگەر تەماشای ئەو سێ بکەم بوویتە 9، واتە 3 جارانی خۆی 3 جاران 3. شەشە کە چی لێ هاتیە لە هەمان کات
ئەو شەشەش بوویتە نیوە، بوویتە دابەشی دووی، واتە ئەوە یەکێک لە ڕێسایەکانە. وەکو ئێرانەش هەروە. تەواو بووین لەو پرسیارانە، کەواتە بێمەلای ئەژمێر بکە باوەڕ ناکەم زۆر ئاڵۆزبی، چونکە لێرە ناچارم بزانم دووتوان دوو دەکات چەند دەکات، چار کۆی دەکەمەوە لەگەڵ دووتوان پێنج کە 32 بوو، وە کۆیان دەکەمەوە بە شێوەیەکی ئاسان. 32 چار دەکا 36، ئەگەرنا دەبی یان بژمێر بەکاربینم یان لەلایەکی بچم دوو جاران دوو بزانم دەکاتە چەند. کەواتە ئەمن ئەو پرسیارانە ڕەنگە هەمویان شیکار نەکەم، چونکە کاتێکی زۆری پێدەوێت. تەنیا لێرە 6 توان 0 یەکسانە بە 1 و ئێرەش دەکا 32، کەواتە هەمووی دەکاتە 33. ئەوە ئاسان بوو. لێرەش ئەوەش هەر ئاسانە، 1 واتە دەکاتە 3، هەر سێکیان. لێرەش ئەو ژمارە هەمووی دەکاتە 1 جاران 82 هەر 82. ئەو هەموو ژمارەیە دەکاتە 1 و 121 توانیەک هەر دەکات، 125 توانیەک هەر دەکات 125، کەواتە 125 کۆ 1 دەکاتە 126. لێرە 3 توان 3 دەکات 27، 4 توان 2 دەکاتە 16، 27 و 16 دەکات چەند؟ کەم 5. 7 و 6 13، 2 1 3 1 4 کەم 5 43 کەم 5 دەکاتە 38. ئەوانە تەواوبوون. لێرە بێمەلای پرسیاری 45 بۆ دیتنەوەی قەبارەی 6 پاڵوو دەبێ هێزی سێمی درێژی لایەکی بدۆزیەوە. قەبارەی ئەو 6 پاڵوە چەندە کە درێژی لایەکی 6 سانتیمەترە؟ بێگومان 6 پاڵوو شێوەکەی ئەو هایە. شەش پاڵوو واتە 6 لای هەیە. ئەوجا ئەگەرە من قەبارەکەم بووێ ببینمەوە، دەبی هەر لایەکی جارانی خۆی بکەم 3 جار، واتە درێژی لایەکی 6 سانتیمە، 6 توان 3 واتە 6 جاران 6 جاران 6 دەکاتە 6 جاران 6 36 جاران 6. 36 جاران 6 بزانین دەکاتە چەند؟ 6 جاران 6 36، 6 جاران 3 18 19 20 21. 216 سانتیمەتری سێجا، واتە قەبارەکەی ئەو 6 پاڵوە کردیا 216 سانتیمەتری سێجا. بزانم ڕاستە 6 توان 3 یان هەڵەیە؟ لێرە هاتمە کۆتایی لە پەڕادە، دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانە چی دیکە هەر بژی.